بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دنهاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکادی ئەش بەرنامەیە کوردی چەوە پێشوازیە ئەل ڕوویدانا بکەین مرۆڤ چێکریەکێ باڵایە خودای مەزنە خودای مرۆڤ ئەب ئاوایەکێ دروست کردیە کو هەرتەم هزر ئەت پاشەڕۆژێ و داهاتیدا بکەتن ئەت بیت پاشەڕۆژی بەحسا سبەهی و بەحسا ساڵەکە دیتر و بەحسا بەحەشت و قیامەتێژی بیتن هەروەسا ئەهاش بەر ئەوێ چەندێک و ئاینی ڕۆبەرێکێ گەلێکێ زۆر بەحسا داهاتووی کریە چونکو ئەمیش وەکو ملەتەی کورد زۆر فکر ڕابردووی دکەین و کێم هزر داهاتووی دکەین یانکو وەکو بێژن ئاستێکی کێمتر هزر داهاتوویدا دکەین لەو ڕەمە فەرزانی کو ئەم ئەت خەلەکە ئەفجار البەرنامە بە کوردی تیشکا خۆ پێخینە سەر vê mijarê çawa pêşwaziyê el rûdawa bikeyn. Ev babete de hêta gengeşekirin gel zor baris Mamosta Abdurrahman Sadiq zor bexêr bî Mamosta Hêja. Selamet spas. Mamosta weke me amaje pê dayî ke em wekû bêjin nava jiyanê da gelek rûdan û pêşhat et hêne rûydan em jî wekû milletê Kurd renge zûrtir hizra me têgehiştina me yan ku helsengandina me zor beş aliyê wekû bêjin rabirdûy dabîtin. لورا ما بازانی که ام السروی چنده پراوستین و بزانین که آیین پیروز اسلامی چوا گرینگی دایه روبر دهاتی و وکو بیژن ام چوا سر دریت گل دهاتی بکن اش آلیه آینی به بله بنای خوای بخشنده مهربان تینا گیشتن لزاراوکان تینا گیشتن لچمککان وات مفهوم ابیتا او هوکاری که تو دلی گلی ایما و ملتی ایما کمتر بیر لا آینده و دهاتو دکاتوا زیاتر بیر لرابردو دکاتوا کواتا لە ڕوانگەی ئاینەوە گە تەماشا بکەین ئەبێ دوو زاراوەت چارەسەر بکەین یەکێکیان تۆ وشەیەکت بیستووە وەکو چۆن دەڵێن وەکو سەرچاوە وەکو مەزدەر پێی دەڵێن ئیستیقبال یاڵە ئیستیقبال بکەین بە کوردی دەڵێن پێشوازی ئەو کەسەی کە دەچێتە پێشوازی میوانێک پێی دەڵێن لە زمانی عەرەبی مستەقبل یعنی پێشوازی کار پێشوازی کار ئەو کەسەی کە دێ و ئێمە پێشوازی لێ دەکەین بە میوانەکە چ دەڵێن مستەقبل یعنی پێشوازی لێکراو پێشوازی لێکراو کەواتە وەختێ میوانێکت دێ تۆ بۆچی بە ژووری ئەڵێن غورفەی ئیستیقبال بۆچی دەڵێن ژووری میوان یعنی ژووری پێشوازی لێکردن یا لە مەتار یا لە چۆن دەڵێن لە فڕۆکەخانە یان لە ئۆتێلەکان هەموو شوێنێک ئەڵێن شوێنێکی پێی دەڵێن ئیستیقبال ریسپشن پێشوازی وەختێک تۆ لە ژووری پێشوازی چاوەڕێ میوان دەکەی تۆ پێشوازیت کردووە بەری ئەو بێ پێشی ئەو بێتە ژوور ئامادەکاری کردی تۆ وەستاوی لەوێ تەسەوەر کە ئەگەر تۆ لە ژووری پێشوازی نەبی میوان هات دانیشت پشتی ئەو لە دوای ئەو ئەنجا تۆ بڵێ بەخێر بێ ئەوە پێشوازیت نەکرد چونکە پێشوازی یعنی دەبێت تۆ بەری میوان و پێشی میوان تۆ لە ژوورەکە حازر بی کەواتە کە ڕووداوێک دێ ئەگەر ڕووداو هات بەسەرمانەوە ئێمە گوتمان ئەوە چ بوو ئەو ڕووداوە بۆ هات مانە ئێمە پێشوازیمان لێ نەکردووە وەختێک ئێمە پێشوازی لە ڕووداو دەکەین ئێمە لە بەری ڕوودا و پێشی ڕوودا و حازر بین وەختێکە دێ دەڵێن بەخێر بێ ئێمە خۆمان بە تۆ حازر کردووە ئەنکومە بەستەوە ئەم گەلێک ئەفتیرازاتە دابنین مشکی خوددا ئەگەر هوو بوو دوێت ئەم تووسابین ڕاستە ئەبڵ کەواتە دەبێ ئەو پێی دەڵێن احتیمالاتانە ئەو ئەگەرانە هەموو پێشبینیمان کردبێ کەواتە بۆیە دەڵێن بۆچی گەلانی پێشکەوتوو تووشی شۆک نابن چونکە لە پێشوازی ڕووداوەکان گەلانی دواکەوتوو بۆچی تووشی شۆک دەبن چونکە لە پێشوازی ڕووداوەکە نەبوونە ڕووداوەکە بەری ئەوان و پێشی ئەوان هاتووە کەواتە ئێمە ئەلێرەوە ئەم شتە فێرەبین جا قسەیەکی تر ئەبینی مەسئلەی پێشوازیکردن لە ڕووداوەکان زۆر گرنگە لەبەر مستەقبەل و مەسئلەی داهات و ئایندە و ئەو بابەتانە سەیری کابینی بە درێژایی مێژوو مرۆڤەکان چوونە ماوەیەک خەریکی ئەستێرەکان بوونە لە ڕێگەی بەخت و لە ڕێگەی ئەستێرەکان و لە ڕێگەی ئەوانەوە وتوانە بزانین مستەقبەل چی ڕوەدا چونکە بەڕاستی ئەم مرۆڤە ئێستاش وایە ئەم مرۆڤە ئەوەندەی بیری لە مستەقبەل و داهاتوە ئێمە بۆ چۆ دەچین ئەوەندە بیری لای ئەوە نیە ئێمە لە چۆ هاتین کەواتە مەسەلەن ژمارەکان لە یەک دەدەن و هەندێک وڵاتە لە ژمارە 13 خراپ و هەندێک وڵات وەکو ڕۆژهەڵاتی ئاسیا دەڵێن ژمارە 4 شومە و خراپە و یعنی مەسئلەی ژمارەکان و لێکدانی ژمارەکانیش خەڵک بەکاری دێنێ بۆ مەسەلەی زانینی داهاتوو زانینی ئایندە چون بەرەو خورافات چون بەرەو لای فاڵگرەوەکان و ساحیرەکان هەر بۆ ئەویان بزانن داهاتوو چ دەبێ مەسئلەی خەوبینین ئەو دەڵێ خەون بینی ئەو دەڵێ لە خەون ماوا بوو
وا دەبێ هەموو ئەمانە بەڵگەن لەسەر ئەوەی هینەکان چی پیاڵێن ئەم دیاردانە ئەمڕۆ ڕۆژ گیرە دوێنێ مانگ گیرە وڵا وا دەبێ ئەمساڵ خراپ دەبێ ئەمساڵ باش دەبێ ینی ئەم قسانەی کە گوتم هەمووی بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەر ئەوەی مرۆڤ زۆر لە خەمی ئەوەیە بزانێت لە ئایندەدا چی ڕوەدا کە مرۆڤ شێوازێکی گشتی مامۆستا هەزر توێ چەندیدا بکات کە ئایندەی دەچێتە ڕیدان ئەرێ بۆچی ئەف دیاردەل دەفتاکی کورد هەیە و هەردەم ئەدگەر ڕابردووی جیتن کێم گەل داهاتووی جیتن ڕاستە جاوێسە لە ڕۆشنبیری ئاینەکە تەماشا بکەین ڕەنگە بڵێ ئێمە زۆری نێگەلی ئێمە مسلمانە ڕەنگە بڵێ ئەمە غەیبە ئێمە نایزانین مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ غەیب دوانە غەیبێکی ڕەها کە بەس خوددا دەیزانێ غەیبێکی ڕێژەیش مرۆڤ دەیزانێ لەبەرەوە خوددا فەرمی وما كان الله ليطلعكم على الغيب وما كان الله ليطلعكم على الغيب غەیب نادیار لە شێوە ڕەهاکەی پێغەمبەرانیش نایزانن مەگەر خوددا خۆی پێیان بڵێ باشە لێرە کە خوددا فەرمووی وما تدري نفس ماذا تكسب غدا يعني هیچ نفسێک هیچ ئینسانێک نازانێت سبەی چی ڕوودەدا جا ئەو سبەیە کورد یا درێژ یا دوورتر یا دوورترین وانە بەڵام خوددا پێشی فەرمووین بە ئێمەی فەرموو وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد ئەو غەدەش لە چرکەیەکی ترەوەیە تا ڕۆژی قیامەت کەواتە بەڵێ نازانین وما تدري نفس ماذا تكسب غدا بەڵام خوددا کە ئەوەی فەرموو ئەوەشی فەرموو وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد هەموو کەواتە خوددا پێمان دەڵێ لە ئەمڕۆوە تۆ ئەبێ خۆت ئامادە بکەی بۆ سبەی ئەوەیە کە ئەم ئاەتە بە شێوازێک چۆن دەڵێ عارفی کورد مەحوی دەڵێ دەخیلت بم ینی تکات لێکم ڕجال لێکم دەخیلت بم کوڕی ئەمڕۆ بە دەخیلت بم کوڕی ئەمڕۆ بە فەرداوا دەکەم هیچە یعنی سبەی وا دەکەم هیچە ئەو ئێستا بڵێ سبەی وا دەکەم هیچ ئامادەکاریت بۆ نەکردووە لەبەرەوە دەخیلت بم مەحوی دەڵێ کوڕی ئەمڕۆ بە یعنی لە ئەمڕۆدا خۆت حازر کە بۆ ئایندە جا لەبەرەوە یا دەڵێن مستان خوددا فەرموویەتی ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا إلا أن يشاء الله باشە ئێمە چۆن ئەزانین شاء الله ئەم لەم یەشاء خوددا دەیەوێ یا نایەوێ ئێمە نازانین کەواتە ئێمە هەر دەبێ خۆمانی بۆ ئامادە بکەین قورئان حرفێکی بۆ زیادکەی تێکەچێ و حرفێکی لێکەمکەی تێکەچێ شەی چۆن ئەنووسرێ ئەوەی زمانی عەرەبی بزانێت شەی ئەنووسرێ شین یا هەمزەیەک لەسەری ئەو شوێنەی کە خوددا دەفەرمێ ئینەما ئەمڕنا لشيء إذا أردناه أن نقول كن فيكون شەی چۆن نووسیوەتی لە قورئاندا لەو شوێنە لە سوورەتی نەحل شین یا هەمزەیەک لەسەری لەم ئاەتەی کەوتم لە سوورەتی کاف کە خەڵقی خوێنێ و سەرنجی نادا ڕسمەکەی جیاوازە خوددا دەفەرمێ ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا لشيء چۆن نووسراوە وەکو شای وەکو چۆن نووسی چای شای شەکە و ئەلفێکی لەگەڵە و یائێک و ئینجاوە ئەوە ئەبێ ڕوونی کەمەوە دەڵێن بۆچی تەنیا شوێنێک لەوێدا خوا وای فەرمووە ولا تقولن لشيء بۆچی وای فەرمووە دەڵێ شەی بەو شوێنە دەوترێت لەم شوێنە بۆی ئەلفەکەی بۆ زیاد کراوە ڕسمەکەی معناکە دەگۆڕێ یعنی مستەقبەلی دووری دوور تۆ یەکەم شت ناتوانانی هەر لە خۆتۆ بڵێ من باشی 20 ساڵی تر وا دەکەم ئەگەر خۆت بۆ ئامادە نەکردبێ کەواتە خوددا لەوێ باسی مستەقبەلی دوور دەکە ئەوە یەک دوو خوددا پێمان دەڵێ دوو شت دەدەستی ئێمەیە بڕیار هەیە و ڕاستپاردە هەیە ئەو شتێکەوە خوددا خۆی ئەمر دەکا کون فەیەکونە بەس کارێک کە ئێمە دەیکەین دەبێ خۆمان بۆ ئامادە کردبێ لە ڕووی چی بۆیە بڕیارەکان کە دەنووسری حکوومەتێک یان حیزبێک یان کۆمپانیایەک دەنووسێ دەڵێ بڕیارماندە ئەوە لە دەستی خۆیەتی ئەتوانێ بڵێ بڕیارماندە بەس ئەگە بڵێ داواکارم لە فڵانە شوێن ئەو کارەمان بۆ بکە ئەوە بێت ڕاستپاردە چونکە لە دەستی تۆ نییە کەواتە خوددا فەرمووی ئەگەر شتێک لە دەستی خۆتان نەبوو ناتوانی بڕیاری لەسەردی ئەگە لە دەستی خۆت بوو ئەتوانی بڕیاردی لەبەرەوە وڵاتە پێشکەوت و زلهێزە بەهێزەکان هەر بڕیارێک دەدەن جێبەجێ دەکەن تەختیتەکەیان بۆ 100 ساڵیش دەبێت جێبەجێ دەکەن چونکە لە دەستی خۆیانە ئێمە کارێکە لە دەستی خۆمان نییە دەڵێن هیوادارین وڵاتانی زلهێز یارمەتیمان بدەین پاشی 10 ساڵ وا دەکەین ئێگە نەیان کرد نابێکەوەتە کەواتە مرۆڤ خۆیەت کاریتن ڕۆبەرێ ئازادیە خوان ئیرادا خۆ بەرفرە بکات و بچیکیژی بکات یعنی بەو مانای ئەگەر لە تواناتدا یان چۆن دەڵێ یعنی تۆ ئێستا پارەیەکت پێیە بەشی کڕینی ئۆتۆمبیلێک دەکە دەڵێ بڕیارمدا ئۆتۆمبیل بکڕ ئەو بڕیارە ئەوە شەیئی نزیکە و ئەتوانی بیکە یەکسەر چکە پارەکەت پێیە ئەڵێ
ئەگەر فڵانە کەس یارمەتیدام و پارەی پێدام ئینشاڵا سیارە دەکڕم بۆچی وا دەڵێ لەبەروی ئەگە نەیدا کەواتە ئەمە لێرەوە خوددا فێرمان دەکا لە ڕێگەی نووسینی شەی بەبێ ئەلف و بە ئەلفەوە پێمان دەڵێ ئەگەر شتێک لە دەستی خۆت بوو دەرامەتەکان لە دەستی خۆت و ئیمکانێتەکانی خۆت بوو بڕیار لە دەستی خۆتە دەیدەی کەواتە هەر مرۆڤێکی مامۆستا نەهادا سێ ڕوژ هەنە ڕوژێک ئەوە یا چووی ڕوژێک ژی ئەوەت ناودا جیت و ڕوژێک ژی دەهاتیە وان هەر سێ ڕوژانە ئەم بیژین ئەم هەرسێکە وەکوی گرنگی پێ بدەین یانجی داهاتی گرنگترش نەها گرنگترش ڕابردووی نمونەیەکی جوان هەیە ئێوە شۆفێری دەکەن وا دەڵێن ئەو جامەی بەری پێشی چاوی تۆ گەلک گەورەیە کە تەماشای پێشێ دەکەی جامی ئۆتۆمبیلەکە ڕاست جامێکی بچکۆلێ لە سەری سەرت دانراوە بۆ دواوە ببینی چەنێ حەجمەکەی گەلک بچووکە هەر ئەوەندێ دەڵێن کەواتە لە ئۆتۆمبیلەکەتەوە فێرەبی بەقەدەر جامی پێشەوەی ئۆتۆمبیلەکەت سێری پێشەوە بکەی بەو قەبارە بەو ڕووبەرە بە ڕووبەری بچکۆلەی جامە بچکۆلەکە تەماشای دواوە بکەی ڕابردوو ئەوە نمونە دەستێتت خوشمامسە بەڕست کەواتە ئەم بینە سەروی چەندی مامۆستا کە مەپشێوازێکی گشتی بەحەس کرد کە ئەم چەوە سەردەریەت گەل داهاتی بکەین و لەسەر ئاستێک گشتی و سەر ئاستێک تاکیژی ئەم چ بکەین سەبارەت وێ چەندێ بەلێت نەهادا ئەم بین وەکو بژنێ تەرکیزە خۆ پێخینە سەر دەست هەڵاتدار و سەرکردان ئەو چەوە سەردەریەت گەل داهاتی بکەن و چ پلان بۆ وێ چەندێ هەبیت باشە زۆر جا دەگوترێت سەرکردەکانی ئێمە من گەورەی دەکەم فراوانی دەکەم چەمکی سەرکردە چونکە کۆمەڵگە هەر سەرکردەی سیاسیتیان نیە ئێمە ئێستا کۆمەڵێک کەسمان هەن پێیان دەوترێت سەرکردەی سیاسی گەلی کوردستان وایە دیارە سەرۆکی حیزبەکان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و یعنی چۆن دەڵێ گشت ئەمەی کە لە ڕووی سیاسی و لە بواری سیاسی کار دەکات هەموو ئەمانە سەرکردەی سیاسی باش ئێمە سەرکردەی ڕۆشنبیریشمان هەیە لە نێو کۆمەڵگەدا کەسانێکی دیار هەیە لە هەر کۆمەڵگەیەکدا کە ئەوانە سەرکردەی ڕۆشنبیری بەبێ ئەوەی ینی ئەم ناوەمان لێ نابێ بە زوا دیار کۆمەڵی کەسمان هەن بۆ چارەسەری کێشەی کۆمەڵایەتی خەڵک پەنایان بۆ دەبا کەواتە سەرکردەی کۆمەڵایەتیشمان هەیە وایە هەندێک کەسن ئارامی کۆمەڵگە دەپارێزن لە ڕووی ئاینیەوە ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی ئاینی دەپارێزن دوور لە پەرگیری و دوور لە توندڕەوی ئاینی ئەوانە سەرکردەی ئاینین لە کۆمەڵگەدا هەموو وڵاتێکەتی کەواتە ئێمە بەو مەفهومە قسە بکەین سەرکردەی ئاینی سەرکردەی کۆمەڵایەتی سەرکردەی ڕۆشنبیری سەرکردەی سیاسی کەواتە ئەمان چی بکەن بۆ ئەوەی کە پێشبینیمان بۆ بکەن یان پێشی ئێمە و بەری ئێمە چاکتر ئاگداری بارودۆخ بن یەکەم خاڵ ئەوەیە کە بەڕاستی ئێمە باسمان لە ڕۆشنبیری ئاینیە سوود وەرگرتن لە ئەزمموی پێغەمبەران ئێمەی گەلی کورد زۆر گرنگە بیرمان لای داهاتوو بێ زۆر گرنگە بیرمان لە لای ئایندە بێ بزانین کەوا پێغەمبەرانێک درودی خۆیان لەسەر لە ئەرزی ئێمەدا و لە خاکی ئێمەدا زۆرن ژمارە ئەو پێغەمبەرانی لە خاکی ئێمەدا بوون سوودیان لێ وەربگرین یعنی تۆ چۆن دەڵێ لە باوکی دووەمی مرۆڤایەتی نوحەوە سەلامی خۆی لەسەر فێر دەبی کە بەشێک لەم وڵاتانە بەشێک لەم ناوچەیە لە نێو دەچن نوح ژیانی نوێ و ژیانی ئایندە ژیانی داهاتوو لەسەر خاکی ئێمە دروست دەبێ یعنی هەر ئەمە بەسە بۆ ئەوەی ئێمە بیر لەوە بکەینەوە خوددا نوحی لەسەر خاکی ئێمە وا لێ کرد دەست بە ژیان بکاتەوە لەبەر ئەوەیە شارەکانی ئێمە زۆربەی شارەکانمان بە ناوی نوحەوەیە تۆڵێ شارناخ یعنی شاری نوح ئەڵێن هەفتا ئەڵێن هەشتا کەسی لەگەڵ بووە گوندی دەوروبەری شوێنی نوح گوندمانە پێ دەوترێ هەشتیان ینی هەشتایان لە هەشتا کەسەکەەوە یعنی مەبەستم ئەوە بوو ئەمە شوێنی ئێمەیە خدا وەختێ بە ئیبراهیم زۆر گەڕاوە سەلامی خۆی لەسەر لە ئووری عێراقەوە هاتۆتە کوردستان و چۆتە میسر و هاتۆتەوە مەککە و هەموو ئەم شوێنانە گەڕاوە خۆ ماوەیەک لە خاکی ئێمەدا بووە ئەو ئەزمونەی کە خدا پێی دەڵێ لەسەر زیندوو بوونەوە لەسەر ژیانەوە و لەسەر مەسئلەی چوار جۆر لە باڵندەکە ثم اجعل على كل جبل تۆ تەماشای ئەم ناوچەیە کە جیبال هەبێ و دابەشیکەی بەسەر چیاکانە ئێمەین شوێنی تر نییە کەواتە مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە ئێمە سەرکردەکانمان بە هەموو سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەوە ئەوەیان لەبیر بێ کە ئێمە شوێنی ئایندە بووینە ئایندەی ئەم مرۆڤایەتیە لە دوای تۆفانەوە لە چۆنەڵێ باوکی دووەمی مرۆڤایەتی نوحە کەواتە ئێمە لەوێەوە دەستمان پێ کردووە ئەمە ئەبێ بەردەوام ئەوەمان لەبیر بێ کە ئێمە ئایندە خوازبین
ئەومان لەبیر بێ کە خوددا لانی لە ناخۆشترین حاڵەتی ناومێدیدا ئەو هەموو سەرکردانەمان ئەوەیان لەبیر بێ کە خوددا دەفەرمێ لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا چوزانی لەوانەیە خوددا لە دوای ئەوە بڕیارێکی دیکەی هەبێ ئەمە لە ناخۆشترین حاڵەتدا ئەو ئومێدەمان پێدەبەخشێ لەبەر ئەوەیە دەڵێن ئەگەر سیاست بشێ بە یەک گوشە بڵێن پێناسی سیاستم بۆ بکە دەڵێ چی دەڵێ ئومێد ئەوەی ئومێدی نەبێ سیاست نەکە چونکە سیاست هەورازی تایە و نشێوی تایە ئەوە خاڵێکی زۆر سەرەکیە خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی هەموو ئەم سەرکردانی کە ناوم بردن سەرکردەی سیاسی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و ئاینی لە بیری ئەوە دابن یعنی دەوروبەری خۆیان و چواردەوری خۆیان چێ بن باشە ئەمانیش پێویستیان بە کەسانێکە کاریان بۆ بکە ئەو کاربۆکردنە لە قورئانەوە فێربوون کە ئین خەیرە من استەئجەرتە القەوی الئەمین یعنی قەوی بەمانای ئەوە نی عەزەڵاتی هەبێ قەوی بەمانای ئەوەیە کە خوددا چۆن فەرمووی یا یەحیا خذ الكتاب بقوة تأتي بو تفسير كان القرآن يا يحيى خذ الكتاب بقوة أي بجد بجدية وريقرا هو كتاب وريقرتن بقوة شو نبي يعني بجديته أما مسألة قالتي تدانية وما هو بالهزل بقوة العقل والحكمة بله كواتا اللي رو بمان دردك بيه سەرکردەکان من سیاسی بن ڕۆشنبیری بن کۆمەڵایەتی بن ئاینی بن پێویستیان بەوە هەیە چواردەوری خۆیان کەسانی چۆن بێ کەسانی جدی بن کەسانێک بێ بە جدی بارودۆخەکە وەرگرن کەسانێک بێ ئەمین بن ئەمین بەو مانایی کە لێی ئەمین بی خیانەت لێ ناکە لێی ئەمین بی کە ئەم کەسە لە خەمی کۆمەڵگەیە لێی ئەمین بی کە ئەم کەسە خەمی کۆمەڵگە دەخوا صفەتێکی تر لە پاڵ ئەوەی کە جدی بن لە پاڵ ئەوەی کە ئەمین و دەستپاک و دەمپاک و داوێن پاک بن وقال الذي عنده علم من الكتاب أنا آتيك به قبل أن يرتد إليك طرفك سليمان بقوته بس قوتي سليمان لتشدايا كسي قوي أمين عالم لدوري سليمان أو سليماني بقوة كردوة أو عنده علم من الكتاب اللي رشمه بس بهيا يعني بمعنى أيوتر قوته أيوتر أمانته زانياري بيه واتا لو كاتو بمان دركوي أويك زانستي بيه ئەوەی کە زانیاری پێ علم و کتاب کتابێکی مەفتوحە لە هەموو زمانێکە علمیش هەموو زمانێک علمی خۆی هەیە کەواتە ئەوەی علمی زمانی پێبوو ئەوەی زانیاری زمانی پێبوو ئەو ئەتوانێ یارمەتیدا کەواتە سولەیمان قووەتەکەی لەکوێیە وحشر لسليمان جنوده يعني کەواتە ئەوەی کە دەوری سولەیمانی گرتووە وەکو سەربازکاری بۆکەن کەواتە سەرکردەی کۆمەڵایەتی سەرکردەی ئاینی سەرکردەی ڕۆشنبیری سەرکردەی سیاسی گرنگە خۆیان دەورە بدەن بە کەسانێکی قەوی جدی ئەمین دەستپاک و دەمپاک و داوێن پاک عالم بەش بەلێلڤێرە مامۆستا خاڵەکە گەلێک گرنگ هەیە یعنی ئەو کەسێ دەوروبەرێ سەرکردەی دێ سەرکردەی جۆڵینتنیان سەرکردە ئەب عەقل و حیکمەتە خۆ کەسێن دەوروبەرێ خودی کارتیکردنێ سەرکەت و دیوان جۆڵینیت و ئەب کارینیت بۆ باشیە ڕاستە گەتەماشاکە یوسف سەلامی خوای لەسەر ئەوش نمونەیەکی ترە اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم هم حفيظة بارزري ساماني قشتيا لها من كاتشتا زانايا بإيشك أم رب علمك دلن تكنوقرات بيوتريج دلن دسباك كواتا أم دو زاراوية قديمة وهي كواتا اللي ربو من دركيو لري برسياركيتو سركردا شون ناوي سركردا بيوتري قائد بيش روا بيشيان كوتوا ئەوانی دیکەش سوودی لێوەرەگرن بەڵام لە هەمان کاتیشدا سەرکردە چی دەکات لە مەلیکە چی فێربووین لە مەلیکەی سەبە ما كنت قاطعة أمرا حتى تشهدون هیچ بڕیارێک نابڕێنمەوە کۆتایی پێ ناهێنم هەتا وەکو ڕاوێشتان لەگەڵدا نەکەم کەواتە مەسەلەکە بە هەردوو چۆن دەڵێ سەر دەڕۆ زۆر گرنگە ئێمە ئاگادار بین دنیا جیهان ئەمڕۆ بەم جۆرە سەرکردانە ئەڕۆن بڕێەوە جیهان سەرکردەی سیاسیان هەیە دەبزانە خەڵک بۆ لە عێراق پەناباتە بەر سیستانی لە حاڵەتی تنگانە سەرکردەیەکی ئاینیە دوور لە سیاسەتیشە بەڵام سوود لە حکمەتەکەی وەردەگرن لە بوارێکە بۆچی خەڵک پەنا بۆ پاپا دەبا لە دنیادا چونکە لە ڕووی ئاینیەوە خزمەت بە مەسەلە سیاسیەکانیش دەکات کەواتە ئەگەداری ئەوە بین کە لە ڕاستیدا ئێمە وەکو تۆ باست کرد یعنی کە دەڵێن سەرکردە بە هەموو ئاستەکانیەوە سوود لە توانەکانی کۆمەڵگە وەربگرن بەڵێ کەواتە مامۆستا بەڕێز ئەف کەسێک کە ناوێ سەرکردەیت کەویتە سەر و بیتە وەکو بێژنێ یعنی قائیدە کە کەسانی دەوروبەرێ خۆ بحەڕێکین تو بجوڵێ پێپێخیتن ئەدوی دەمەیدا مامۆستا یعنی دوێت ئەف کەسەت ئاستێکێ وەسەدا بیتن کە بێژین یعنی ئەو شیان و شیانە عەقلی و هزری هەبیتن کۆ
کو بکاریتن وی چندی بکت و آنکو وی آستی دا بیتن حتی بکاریتن وی چندی بکت ما بستم لیر اوا آیا هر کسک هیا کو ناو سرکرده بکویت سریان جی سرکرده مواصفات و سالو خطین خواه نتام کاری بیجنی سرکرده وڵاتانی پێشکەوتو سەرکردە ئامادە دەکەن بله مانەوە توانایان هەیە ئامادەیکەن لە سەرەتاوە چەند سیفاتێکی تیا ئەبین ئامادەیەکەن ئێمە لەبەر ئەوەی بەردەوام شەڕیان لەگەڵا کردوین بله بەردەوام کێشە و گرفت و ئاریشەمان بۆ دروست دەکەن نەپەرژاوین لەبەرەوە سەرکردە لە ناو ئێمەدا هەڵدەکەوێت لەگەڵ ئەوەی کە سەرکردەش لە ناوماندا هەڵدەکەوێت سەردەمەکە سەردەمی زانستە پێویستیمان بەو بازنانە هەیە پێویستیمان بە سەرکردە هەیە وەکو چەقی بازنە لە دەوری ئەو بازنە و لە خولگەی بازنەکاندا یەک لە دوای یەک بازنە لە دوای بازنەی ڕاوێژکاری و بازنەی زانستی کەواتە پشتی مە بەحسا ڕۆڵی سەرکردەی کردی پێشوازیکردنا ڕووداوەکاندا ئەرێ ئەملوکە بزانی مامۆستا ڕۆڵێ پێشوازیکردنا گەلی چ تشتە گەل وەکو شێوازێکی بگشتی ئەو چەوە بکاریتن پێشوازیە ڕووداوان بکات پێشوازیکردن لە ڕوودا و بە گەلێک دەکرێت تا ڕادێک وەکو بڵێم ینی گەلێکی هۆشیار بێ جا لێرە پرسیارێک دێ من تا ینی ئێستا و تا ئەم ساتە وەختەش ینی گرە و چۆن خەڵک گرە و لەسەر ئەسپی براوە ئەکا من هەر گرە و لەسەر گەلی کوردەکەم پێم وایە گەلی کورد گەلێکی هۆشیارە هەر پێم وایە لێرە و لەوێ شتێک ڕووەدا لە داخی دڵە لە خەفەتە لەبەر گرفتەکان و ئاریشە زۆرەکانی کۆمەلگا تاکی کورد جار بەجار فاوڵ دەکا جار بەجار یانەوە بەڵام پێم وایە گەلێکی زۆر وشیارە چونکە گەلانی دنیاش دەبینی دەخوێنینەوە لە سەریان بەڵام گرێرە بێ ئاگادار بین ئەو خاڵانەی کە لاوازن لە گەلی ئێمەدا چارەسەری بکەین جارێک باسم کرد وەختێ من قسە بۆ تۆ دەکەم تۆ بەجۆ دەیویستی بەس گوتم خدا لە قورئاندا ئاەتێک زۆر یعنی جێگەی ڕامانە پێمان دەفەرمێ هەواڵی خراپ کە بڵاو دەبێتەوە دەفەرمێ ئذ تەلەقەونەه بئەلسینەتیکم هەموو کەس دەزانێ ئذ تەلەقەونەه بئەسماعیکم خۆی یعنی کە قسە دەبێ تۆ دەبێژی و تۆ قسە دەڵێ خەڵک چۆن تەلەقی دەکات تەلەقی قسە بەچی دەکرێت بەجۆ دەکرێت ئەی خدا دەفەرمێ ئێوە تەلەقی قسە یعنی خدا گلەیی لە خەڵکی مەدینە دەکا دەڵێ ئێوە بەشێکتان تەلەقی قسەی خراپ بەچی دەکەن بە زمانتان یعنی چی تەلەقی قسە بە زمان یعنی چۆن یعنی وەختێک کە یەکێ قسە دەکا من بە جۆ لێ ناگرم هەر ئەو قسەیە لە زمانی ئەو بۆ سەر زمانی منش ئەیڵێمەوە لەسەر زمانی ئەو بۆ زمانی ئەو زمان بۆ زمان بۆ زمان قسەکان نەقڵ دەکەن دەڵێن ئەو گەلەی کە ئیشاعیتیا بڵاو دەبێتەوە ئەو گەلەی کەوا چۆن دەڵێن پرۆپاگەندەی خراپی تێدا بڵاو دەبێتەوە گەلێکە قسە ناگاتە جوێی کە گەیشتە جۆی دەیبێژێ بژاری دەکا ئەو جا دەزانێ بیڵێ یاخود نەیڵێ بەس ئەمە زۆر وردامایەتە ئذ تەلەقەونەه بئەلسینەتیکم خدا دەفەرمێ هەر کات قسە لە زمان بۆ زمان بۆ زمان کەس بژاردەی نەکرد کەس بژاردەی نەکرد وتحسبونه هينا وهو عند الله عظيم ئێوە بەگاڵتەیە زان ئەم شتە لە کاتێکە لای خوامە زۆر تاوانێکی گەورەیە کەواتە گەلی ئێمە خوانەکە یەک پیا و خراپێک یەک قسە فڕێ بداتە ناو کۆمەڵگەوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی نیوەی کۆمەڵگە ئەشڵەژێ و هەڵدێ و ئەڕوا بە یەک قسە ئەو بۆچی چونکە قسەکان ناچێتە جۆ قسەکان زمان و ئەیدا بە زمان بە زمان ئەبێ زۆر ئاگاداری ئەمە بین گەل ئەبێ قسە لە زمان بۆ زمان نەگوازێتەوە کە قسەیەک من بە تۆم گوت بڵێ باشە ئەیکەمە جۆم بیبژێرە وەڵامم دەرەوە بڵێم قسەیەوان نیە ئەم قسەیە چۆن ڕێیت ئەم کارین بزانین فاکتەر و هۆکار چنە بوچی گەلێک کورد گەهشتێوی ڕادەی کە کەسێک بهێتن شلەژانە پێختت نافهەمی کۆمەڵگەهێدا وتم گەلی دانیشتوانی مەدینەش کاتی خۆی وابوونە کەواتە هەر ئێمە نین کەواتە ئەمە پێمان دەڵێ ئەمە پەروەردەی دەوێ ئەمە پەروەردەی دەوێ خدا زمانی دروست کرد قسە بکە جۆی دروست کرد جۆی لێبێ کەواتە لە هەر ڕادیۆیەک لە هەر دەستگایەک لە هەر شوێنێک جۆمان لە قسەیەک بوو ئەبێ بیبینە جۆ لە ژوورەوە معاملەی بکەین چاکی کەینەوە بژاردەی کەین ئەو جا بڵێن وەڵام شتە وایەوە نییە ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە کەواتە ڕۆڵی لە ئایندەخوازی ڕۆڵی گەل مەسەلەیەکی یەکجار گرنگە خاڵێکی ترەوەیە کە بەڕاستی ئێمە سەر نەکەوتوینێ هێشتا تۆ بڕان وڵاتێکی وەکو ئیسرائیل لە ساڵی 1948ەوە دروست بووە تۆ بڵێ 50 بۆ 2020 کاتە 72 ساڵە ئیسرائیل دەوڵەتە 72 ساڵە ئیسرائیل دەوڵەتە ئەڵێ چی بڕۆ سایتی وەزارەتی خارجی ئیسرائیل دەڵێ بۆچی دەستورمان نییە ئەڵێ لەبەر یەکەم دووەم سێم یەکێ لە سەبەبەکان چی ئەڵێ دەستورمان نییە ئەڵێ هێشتا ئێمە خەباتی خۆمان تەواو نەکردووە
تاوەکو دەستور بنووسینەوە ماومانە هێشتا ئیشمان ماوە کارمان ماوە ئەبینی ئێمە پاش 28 ساڵ پاش 30 ساڵ وازانین ئیشمان تەواو بۆ ئیشمان تەواو نەبووە ئیشمان زۆر ماوە کەواتە لە ڕووی پێشوازیکردن لە ڕووداوەکان نابێ پشتی لێ بکەینەوە لەسەر چەپکە گوڵی سەرکەوتن و ڕاپەڕین بخەوین پێمان وابێ ئیشەکانمان تەواو بووە نا ئیشمان زۆر ماوە هێشتا ئیشمان زۆر ماوە واتە ئەم وەکو گەل ماوەستا ئەم چ بکەین سەبارەت بێ چەندێک و ینی شلانی پراکتیزیم وەکو جەنابەتت بیشتن مە ئیش زۆر ماوە ئەم بکەین مەبەستە دوێ ئاخفتێنێدا هەندێک یا گشتیە مەدوێت پتر تەفسیل بکەین قسەیەکی جوانە مەبەستم ئەوە بوو ئێمە نابێ پشت لە خەباتەکەمان بکەینەوە نابێ پێمان وابێ ڕاپەڕین کۆتایی هاتووە بەێ ئامانجەکانی هەمووی نەهاتۆ دەدی ئامانجەکانی هەمووی نەهاتۆ دەدی ئەبێ بەردەوام بین یعنی بەمانەیەکی تر یعنی خەڵکێک نەڵێ کوردایەتی کۆتایی پێ هاتووە ئاخر شێخ محەممەدی خاڵ بە ڕەحمەت بێ شێخ محەممەدی خاڵ بە ڕەحمەت بێ دەڵێ ڕاستگۆیی بەخواپەرستی دەزانم کە ڕاستگۆ بم بە خوداپەرستی دەزانم عەدالەتخوازی بە خوداپەرستی دەزانم بەڵام لە هەمان کاتدا کوردایەتیش بە خوداپەرستی دەزانم بچی لەبەر ئەوەی کە گەلێک هەیە گەلێکی مەزلومە ئەزانی ئەگە بمانەوێ خێرمان دەستکەوێ کوردەڵێ لە ڕووی دینی کار بۆ کورد بکە لە خەمی کووردا بە خێرت دەستەکەوێت چونکە گەلی وا مەزلوم لە دنیا نەماوە گەلی وا مەزلوم لە دنیا نەماوە ئەوە پارچە پارچەی کەنەوە بەم شێوازەی لێبێ و بە درێژایی ئەم هەموو چەند ساڵە گەلێکی 40-50 ملیۆنی بێ چۆنەڵێ بێ ئەرز بێ و بێ خاوەن بێ و بە معنایەکی تر بێ دەوڵەت بێ ئەمە بەڕاستی مەبەستم ئەوە بوو یعنی ئێمە کە جەختەکەینەوە لە ڕووی ئاینی لەسەر کوردبوون و کوردایەتی ئەمە خۆی خۆ ئامادەکردنی بەردەوامە بەرەو ئایندە یعنی ئەم کارە وەک چۆن ئەڵێ دەوڵەتانێک پێشتر بە ناوی دین دەوڵەتانێک بە ناوی بیر و بۆچوونی چەپی توندڕە و خستیانە مێشکی ئێمە کە نەتەوایەتی هیچ نییە و کوردایەتی هیچ نییە بەڵام خۆشیان بۆ گەلی خۆیان ئیشیان دەکرد خۆشیان بۆ گەلی خۆیان ئیشان مەبەستمەوە بوو گەلی ئێمە زۆر گرنگە ئەگەداری ئەم مەسەلەیە بێ خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئێستا گەلی کوردی ئەم گەلی کووردە حەقێک لێرە هەیە حەقترێکیش هەیە حەقمان هەیە و حەقتریش هەیە ئەگەر لەسەر ئەم حەقە کۆک بین باشترە لەسەر ئەو حەقترەکە ناکۆک بین یعنی چۆن یعنی ئێستا گەلی ئێمە ناکۆکە گەلی ئێمە کە ناکۆچی لە نێواندا هەیە لەسەر چی ناکۆکە دەڵێ ئەم شتە ڕاستە ئەو شتە ڕاسترە جا مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی دەڵێ جاری وا هەیە حەقمان هەیە و حەقیشمان هەیە یعنی حەق هەیە و حەقتریش هەیە بەس ئەگەر لە دەوری حەقەکە کە کەمترە کۆبووینەوە باشترە لەسەر ئەوەی لەسەر باشتر ناکۆک بین ئەو ئەویان خراپترە یعنی شتێکی تر ئاسانتری کەم بۆ بەێ کۆبوونەوەمان لێرەدا باشە بەس کۆبوونەوەمان لە شوێنێکی ترا باشترە بەس لەسەر ئەو باشترە خلافمان بۆ دروستە بێ ئەو باشترە واز لێ دێنین دێنەوە بۆ ئەم باشە لەبەرچی دێنەوە بۆ ئەم باشە لەبەروی ئەم باشە کۆمان دەکاتەوە ئەنی ئەمە بەسم ئەوە بوو ئەم کۆبوونەوە زۆر ئەرە ئێستا ساڵی چەنە 2020 بەێ ئەی دەبڕۆ بۆ 1920 یعنی ئێستا من و تۆ کە قسەی تێدا دەکەین مانجی حوتە ساڵی 2020 لە ڕۆژنامەی پێشکەوتن لە 22 حوتی 1920 22 حوتی 1920 هەر وەکو ئەم کاتێک کە من و تۆ قسەی تیاکەین یعنی 100 ساڵی ڕێک لەمەوە پێش بەێ لە ڕۆژنامەی پێشکەوتن لە ڕۆژی 22 حوتی 1920 یعنی بەری 100 ساڵ لەمەوە پێش ڤیڤیان هۆڵت کاپتن ڤیڤیان هۆڵتی بەریتانی مەقالێکی نووسیەوە لەو جەریدەیە کراوە بە کوردی لە ڕۆژنامەی پێشکەوتن لە سلێمانی لەوێدا بۆی غەڵەت نەکەم ئەدەقەکە ئەو هەی نووسیوە کاپتن ڤیڤیان هۆڵت لە ڕۆژی 22 حوتی 1920 چ بە کورد دەڵێ بە گەلی کورد دەڵێ ئەم دەڵێ ئێستا یعنی کەی یعنی 22 حوتی 1920 یعنی بەری 100 ساڵ دەڵێ ئێستا ئەم میلەتە یعنی کورد وایان لێ هاتووە بڕوا بە پیاوچاک و لە خواترسەکانی خۆشیان ناکەن یعنی ئەم قسەیە ئێستا پاشی 100 ساڵیش خەریکە وای لێبێ گەلی کورد لە دەوری کەسێک کۆ نابێتەوە 4 ساڵ جارێک تۆ سەرۆکێک هەڵەبژێری بۆ هەرێم لەم 4 ساڵ جارە لە دەوری کۆبەرەوە 4 ساڵ فرسەتی بەرێ 4 ساڵی تر کەسێکی ترە فرسەتێکی بەرێ یعنی ڤیڤیان هۆڵت پێمان دەڵێ بەری 100 ساڵ ئێستا ئەم میلەتە وایان لێ هاتووە بڕوا بە پیاوچاک و لە خواترسەکانی خۆشیان ناکەن ئەمە گرفتەکەواتە کەواتە بۆ ئەوەی ئێمە وەکو گەل بیرمان لای ئاین دەبێت لە ئەمڕۆدا کۆک بین لە ئەمڕۆدا تەبابین ئەم تەبابوونە بەچی دەکرێت بەم میکانیزمە دەکرێت
بەلای کەمی ئەم میکانیزمە دەکرێت کە بۆ ماوەی 4 ساڵ لە دەوری کەسێکە کە خۆمان هەڵی دەبژێرین کۆک بین تاوەکو بتوانین بگەین بە ئامانجەکە زۆر چاکە مامۆستا نەهادا وەکو بێژن شاندێ دانوستانکار دگەل بەغدا جارە چەندێ ینی چەند گەل دات نیشن بۆ یەکێکە بگەنە ڕێکەفتنێکی بۆ بدەست بە ئینانە مافێن ملەتی کورد ئەرێ چەندا گرنگێک و سەرکرداتیا ملەتی کورد یا سیاسی وەکوت بێژن ئوش لای گەلیژ بە پێشبینیاوێ چەندێ بهێتەکردن و ئەگەر ڕێکەفتن ژی نەهاتەکردن چ جوورە پێشوازێکل بێتەکردن و چاوە ئامادەکاری بوو بێنەکردن گۆڕی دیت ناجانابێتە بڕوانە کە زۆر جار خەڵک ئەچێ بۆ دانوستان لە ئاستی نێودەوڵەتی ئەگەر شەڕ لە ئەرزا هەبێ شەڕەکان تونترە بێتەوە دەڵێن ئەو کەسەی لەسەر مێزی گفتوگۆ دانیشتووە لەسەر ئەرزی واقعدا سەرکەوتنی زیاتر بەدەست بێنێ لەسەر مێزی مفاوەزات ئەیباتەوە نمونەیەکمان هەیە بە سیڤەر خۆی سێمە کە کاتی قسەی تیاکەین ئێستا 2020 وڵاتێکی وەکو تورکیا بیری لای لۆزانە ئەڵێ 2023 100 ساڵ تێپەڕە بێ بەسەر یادی 24 حوتی 1923 ئەو دەڵێ لە لۆزان خێرم نەبینیەوە کەچی لۆزان خۆ ماڵی ئێمەشی وێران کردووە ئێمە مەبەستم چی بوو لەم قسەیە مەبەستم بۆچی لۆزان سەری سیڤەری خوارد لە سیڤەرە ئێمە مافمان هەبوو لە ڕێکەوتن نامەی سیڤەری دەی ئابی 1920 ئێمە مافمان هەبوو چێ سەری ئەمەی خوارد لۆزان بۆچی تورکیا توانی ینی مافی زۆر بۆ خۆی بەدەست بێنێ ئەتا تورکتوانی لەبەرەوەی لەسەر ئەرزی واقعدا هەندێک پێشکەوتنی بەدەستهێنا هەندێک شوێنی گرتەوە لە ئەنجامە ڕوبەرەکەی فراوان کرد لە ئەنجامە لەسەر مێزی گفتوگۆ توانی سیڤەر هەڵوەشێنێت کەواتە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو سەرکردەی ئێمە وەختێگەچێتە مێزی گفتوگۆ بێ پشت ئەستور بێ بە گەلەکەی خۆی گەل لە پشتی بێ وەختێ گەل دەیەوێ مافی چاک لە سەرکردەکانەوە بێتە دەستی دەبێ پشتگیری سەرکردەکانی خۆی ڕێکارێت و چنە تا گەل وەکو بژنێ پشتگیر بیتن لێرە ئێمە گرفتمان هەیە لەوەی ئێمە ناکۆچین لە وردەکاری بەڵام ئەبێ ئاگدار بین من و تۆ لەسەر خاڵێکی سەرەکی 1 2 3 ئەوە خاڵی سەرەکی و هێڵی سوورە نابێ ئێمە شەڕی لەسەر بکەین لە ئەنجامدا لەگەڵ 20 خاڵی ترە ناکۆچین با هەموو ڕۆژێ وردە شەڕ بکەین لەگەڵ یەکە من گەلم تۆ سەرکردەوە هەموو ڕۆژێک 20 جار شەڕەکەین لەسەر موچە و مافەکان و بودجە ئۆشتانە بیکەین بەس ئەگەر کەوتینە بەرامبەر خەڵکی تر لەوێدا ئەبێ ئەو شەڕە وردە ڕاگرین ئەگەداری شەڕە گەورەکەی زۆر چاکە کەواتە مامۆستاوە وەکو بژنێ ڕۆڵی گەلی بڤی ڕەنگی وەکو جانابێت تەماشا پێدا لەسەر وردەکاریە بلا شەڕیت گەلێک بکەین و بەڵام سەر تشتێن گرنگ و هێلێن گشتی بەلام هەمووت کۆک بین گەلێک و پشتگیریە وەکو بژنێ سەرکرداتیە بکەین و شاندێ دانوستان کاریژی بکەین کەواتە ئەم نها بینە سەروی چەندی مامۆستا کە ڕۆلێ دژمنی ملەتی کورد vê çendê da çi ye ke rol hebîtin et prosa durustkirina rûdawan da چۆن ئێستاکە نەیارانی ئێمە دوژمنانی ئێمە ئیش لەسەر جیاوازی ڕەنگەکانمانەکەن ڕەنگە پێشتریش ئەم شتە هەر هەبوو بێ یعنی چیرۆکێک هەیە ڕەمزیە چیرۆکی ڕەمزی ئینسان سوودی لێوەردەگرێ بۆ ڕاستەقینە دەڵێن شێرێک بەتەما بوو دەیگویست سێ گا هەبوون گا ئەم سێگایە بخوا گایەکیان سپی بوو گایەکیان سۆر بوو گایەکیان ڕەش بوو بەڵام لە یەک کات دەرەقەتی هەرسێکیان نەهات پێکەوە چی کرد چۆلای گایە سوورەکە و گایە ڕەشەکە گوتی ئێوە دیقەتدەن ئەو گایە سپیە دیمەنی ئێوەی تێکداوە لە دوورەوە هەمیشە دوژمنی ئێوە کە ئێوە دەبینێ ناتان بینێ و ناتان دۆزێتەوە ڕەنگی سوور و ڕەنگی ڕەش تۆزێ دیار نییە لە دوورەوە بەس بەهۆی ئەم ڕەنگە سپیەوە ئەتان دۆزێتەوە دوژمن هەمیشە ئەم سپیە دوورخێنەوە باشترە لە ئێوە و ینی هیچ زیانی هەیە بۆ ئێوە وڵایتر ئەوانی ژووتیان ڕاستەکەی وەڵا خۆ ڕەنگە وایە کەواتە شێرەکە چوو بۆ خۆی گایە سپیەکەی خوارد ئەنجا پاش ماوەیەکی تر هاتەوە بۆ لای گایە ڕەشەکە زەمی گایە سوورەکەی کرد و ئەوانە ئەوش ڕازی بوو ئەوجا شێرەکە گایە سوورەکەشی خوارد ئەوجا نۆرەی ڕەشەکە مایەوە بەتەنیا ڕەشەکەشی خوارد ڕەشەکە بەری ئەوەی بخورێ گوتی من ئەو ڕۆژە دەبوایە بزانم خورام کە گایە سپێکەت خوارد کەواتە ئێمە دەبێ بزانین دوژمنان ئیشە سەر ئەم ڕەنگانە دەکەن دەڵێ ڕەنگی تۆ جوان و ڕەنگی ئەو ناشرینە بە مانایەکی دی بە موئەقەتی و بەکاتی لە تۆ ڕازی دەبێت لە من ناڕازی دەبێت تۆش دەڵێ قەی چێکە لە من ڕازیە ئەم چیرۆکە قەدیمە ئەم چیرۆکە گەلک دێرین و کوچۆنەڵێ دوورە کۆنە
بەڵام ئەبێ سوودی لێوەربگرین ئەبێ بە بەردەوامی سوودی لێوەربگرین دوژمنانی ئێمە زۆر جار ینی لە ڕووی ئاینی و پێمان دەڵێن ئێمە هەموو برایەکین دەبێ هەڵ نەخەڵەتی بەم قسەیە ئەم قسەیە دوو ڕووی هەیە منش بە تۆ دەڵێم من و تۆ براین وایە بەڵام چۆن بەڵام تۆ ئەەکەم بە برا بچووک ئەدێ و کاتە بەشی تۆ نادەم یعنی دوو کەس دەڵێن ئێمە براین هەردووکمان کوڕی یەک دایک و باوکین کە باوکیان دەمرێ کە میراتەکە بەش دەکەن بەشی یەکێکیان دەخوا بەشەکەی تر زۆر دەبە کەواتە هەڵ نەخەڵەتین وەختێک خەڵک بە ناوی دین یا بە ناوی هەر ڕێبازێکی ترۆ پێمان دەڵێ ئێمە هەمومان برای یەکین ڕاستە برای یەکی بەس نەتۆ برا گەورەبی من برا بچووک بم هەمیشە ئەو گەلانەی کە پێمان دەڵێن ئێمە هەموو برای یەکین لە دینە ئێمەیان بە برا بچووکەکە حیساب کردو یا بەمانایەکی تر دوژمنان چۆن زەفەر بە ئێمە بن مەتحد دەکەن بەس تۆیان بۆ ئەرک دەبێت تۆیان بۆ ماف ناوێ ئەگەر ئێمەیان بۆ مافێزان هەموو جاڕەڵێن گەلی کورد گەلێکی زۆر ئازایە گەلی کورد نەوەی سەلاحەدینی ئەیوبیە سەلاحەدینی ئەیوبی قودسی ڕزگار کرد ئینشاءڵڵا لە نێو ئەوەدا سەلاحەدینێکی تر پێی ئاوێ قودر ڕزگار دەکە بۆ ئێمەتان هەر بۆ ئەرک دەوێ وایە ئەی بۆچی ناڵێنەوەی سەلاحەدین و ئەم ناوچەی هەموو پاراستۆ کە سەلاحەدین نەبووە ئێستا نە ئێران دەبوو نە عێراق دەبوو نە شام دەبوو نە میسر دەبوو نە سوودان دەبوو نە یەمەن دەبوو نە مەکە و مەدینە دەبوو باشە ئەو کات بۆ لە مافەکەیە بەشم نادەی بەڵام هەر تۆنەوەی سەلاحەدینی بۆچی ئەنجا قزمەتکاری تریشمان بکەی هەروەکو نمونە داعشێ کە چاوا پێشمەرگە کاری داعشێت تێک بشکێنیتر بەڵێ بوو وەکو ماف هاتنە بێدەنگکردن بەڵێ ینی مەسەلەیەکی زۆر ئەوەت بیرم خستەوە ینی ئێمە وەکووتت ینی شانازی بە خۆمان باسی گەل تۆزێشمەوە دواوە شانازی بە گەلی خۆمانێنی ئێمە سەرکردەمان بڵند بێ گەل شانازی پێوە دەکە گەل کەسێکی تیا هەڵکەوێ وەکوڵێ لە ڕووی زانستی لە ڕووی ڕۆشنبیری لە هەر شوێنێکی تردا ئەمە دەرکەوێ سەرکردەش لەو شوێنە شانازی پێوەکە لە 2015 باسی داعشت کرد لە 2015 لە میسر لە قاهرە وتەیەکم بوو سیمینار و کۆڕێک بوو لە وتەکەمدا کە قسەم دەکرد دوو جار ناوی پێشمەرگەم هێنا لە میسر ئەوەی دانیشتون عەرەبن میسرین کە ناوی پێشمەرگەم هێنا کردیان بە چەپڵە جاری دووەمیش کە هەر لە وتارەکەم هەمیسان کردیان بە چەپڵە ئەوە تۆ شانازی پێوە دەکەی لە وڵاتێکی میسرە و خەڵکەکە عەرەبە و تۆ ناوی پێشمەرگە دێنی ئەوان چەپڵیان لێ دەدا مانای تێدەگەن پێشمەرگە چییە ناوی چییە جەمەستم چی بۆ چوومەوە دواوە کەواتە وەختێ دێمەوە سەر ئەم باسی وتت ینی دوژمنان چۆن لە ئێمە دەڕوان و چی لە ئێمە دەکەن مەسەلەن جۆجا دوژمنان دەڵێن ئێمە بە هەموو کوردمان نییە ئەم قسەیە بە هەندێکمانە ها ئەم قسەیت بیستووە زۆر جار دەوڵەتەکانی کە کوردستانی بەسەرادا بەشکراوە زۆر جا پێمان دەڵێن ئێمە کەوتومانە فلان و فلان و فلان مەبەستمان هەندێکە مەبەستمان هەمووتان نییە بەری ئێمە و پێشی 100 ساڵ بەڕەحمەت بێ محەممەد ئەمین زەکی بەگی مێژونوسی ناوداری کورد وەڵامی ئەمەی داوەتەوە دەڵێ وەختی دوژمنان پێمان دەڵێن مەبەستم تۆنی و مەبەستم فلانە ئەو مەبەستی دوو جۆر کووردە کوردێکی بن پێ کردووە کوردێکی بندەست کردووە هەردووکی بنە بەس فەرقەکەی ئەوە یەکیان بن دەستەیەکێکان بن پێ لەبەرەوە بێت زۆر ئاگادار بین دوژمنان یعنی چۆن ئەڵێ لەم ڕۆوە زەفەرمان پێ نەبن یعنی تۆ تەماشاکە ینی وەکو جاری تریژ وتومە یعنی عەلی حەسەن مەجید لە کاسێتە قسەکە بۆ دەوروبەرەکەی خۆی دەڵێ کوردی باش هەیە بەس کوردی مردووە ئەوە کوردی مردوو کوردی باش بە عەرەبی دەڵێ الکوردی الجەید هو الکوردی المەیت ئەڵێ کوردی باش ئەو کوردەیە کە مردووە یعنی ترتەوە ئەمین بوویتە زیانت پێ ناگەێنێ ئەوە لێت دەڕوانێ لەبەرەوە زۆر گرنگە ئیتر ئێمە بۆ دوژمنی خۆمان بین دوژمن ئاوا لێمان دەڕوانێ خۆشمان بچین دوژمنی خۆمان بین بەڕاستی ئێمە کارێکی خراپە ئەم خوژی مامۆستا وەکو گەل وەکو بژنێک کەمتر خەمنی نەدوێت چەندێدا کە مە ئەفجەوە ڕەخسان بیتن کە دوژمن ڤیڕانگەی سەردەریت گەل مە بکەتن ڕاستە لەبەرەوە وەکو گوتم ینی هەمومان دەبێ ئاگادار بین ینی وەختێکە پۆلمان دەکا بەشمان دەکا ئاگادار بین لەو بەشکردنە بێ زۆر ئاگادار بین ئێمە هەمومان لە خەمی چۆن دەڵێ یەکتر دابین تۆ دەڕوانی ئێستاکەی مەر مەسەلەن تۆ بڵێ وەرە گۆڕی شەخ سەعیدی پیرانم بۆ بدۆزەر دیار نییە وەرە گۆڕی بەدیع زەمان سەعیدی کوردیم بۆ بدۆزەوە دیار نییە دوای لە ئەرزی واقعی عاڵەن پێکەوە ژیان من خاکێک جێگەی مردووەکان میتیانە بۆ تۆ خاکێک گۆڕی مردووەکانم دیار نییە چۆن پێکەوە ژیان چۆن بکەنیتر یعنیمانە هەمووی پێمان دەڵێ کە ئێمە چۆن پێشبینی ڕووداوەکان بکەین ئێمە گەلێکین هێشتا لە بەردەمی هەڕەشە دەین
ئێمە گەلێکین دەبێ ئاگدار بین دروشمەکان هەر دروشمێک بێ نەمان خەڵەتێنێ هێشتا خەڵک لەسەر بەکارهێنانی زمانی دایک 10 ساڵ ئەخرێتە بەندی خانە چۆنە بێت لەسەر زمانی دایک تۆ بەکارهێنانی زمانی دایک بچیتە بەندی خانە کەوتە دومایک تەوەرما وسە بچینە بەحسەوەی چەندی بکەین پەیوەندیات ناوبەرە گەل و سەرکردەیدا چەوە دەهێت وەکو بیژن دێبیتە سەدەماوی چەندێک و دیاریکردنا ئایندێ نیشتیمانی بێتە دیارکردن تۆ مامۆستای لە قوتابخانە شتێک هەیە پێوترێ کۆبوونەوەی دایکان و باوکان وایە کە دایکان و باوکان دێنە ئەوێ دایکان و باوکان دێن یا دایکان یا باوکان دێ زۆر دڵیان خۆش دەبێ کە لە بەرچاوی ئەو خەڵکە جارانەوە بوو ئێستاکە ڕەنگە وەرەقەیەکیان بدەنێ ئێستا گۆڕاوە بە زمانی ئێمەوانە بوو زمانی ئێمە لە بەرچاوی ئەو قەڵەباڵغەیە دەگوترا بەڕێز فلانە کەس باوکی چیە ئەو فلانە کەسە دەی کوڕەکە زۆر زیرەکە کوڕەکەت یەکەمی پۆلە کوڕەکە دوایە کوڕەکە دوایە ئیتر ئەو باوکە یعنی بەرەو ئاسمان بەڵند دەبوو لە خۆشیە وایە وەختێکە بە یەکێکیان دەگوت کوڕەکەت هیچ نازانێت کوڕەکە دوایە باوکەکە زۆر خەفەتبار دەبوو ئەبینی چۆنە کەواتە پەیوەندی نێوان سەرکردە و گەل ئاوهایە گەل تا بڵندتر بێ و تا پێشکەوتوتر بێ و تا چاکتر بێ سەرکردەکانیشمان لە دەرێ سەرکردەی سیاسیمان سەرکردەی ڕۆشنبیریمان سەرکردەی زانستیمان سەرکردەی ئاینیمان سەرکردەی کۆمەڵایەتیمان دڵخۆش دەبێ کاتێککە گەلی خۆی ئاوها دەبینێ لەبەر چی لەبەرەوەکە تەماشای قورئان کەی تۆ نوح سەلامی خۆی لەسەر بەری تۆفانەکەەوە یعنی وەختێ نوح دێت خەڵکێک لە دەوری نوحە ئەوانە چی پێ دەڵێن ئەڵێ وما نەڕاکە تەبعەکە إلا الذين هم أراذلنا بادي الرأي دەڵێن ڕەش و ڕووتەکە لە دەوری تۆدایە کەسێکی جێدیار و پێگەدیار لە کۆمەڵگەدا دەوری تۆی نەداوە یعنی هەمزانە چۆن دەبین وەم قسەیان پێوەرە غەڵەتە بەس مەبەستم چییە خەڵک پێوەرەکە ئاوا دەپێوێ نمونەیەکتر بۆ مێنم وەختێ تۆ سەرکردەی تۆ موسابی سەلامی خۆی لەسەر ئەچی بۆ لای فیرعون ئەڵێ ئەن ئەرسیل مەعیە بەنی ئیسرائیل تۆ پێغەمبەری لەلایەن خوداوە نێردراوی بەس ئەوان دەڵێن موسا و هاڕون دوو پێغەمبەر خدا ناردوونی فیرعون چ دەڵێ دەوروبەرەکەی و قالوا ئەنؤمن لبەشەرەینی وقومهما لنا عابدون ئێمە چۆن ئیمان دێنین بە دوو کەسی وەک ئێوە بۆ لەبەر چی نە لەبەر ئێوە درۆزدن لەبەرەوەی گەلەکەی ئێوە عەبدی ئێمەیە ئەها چۆنە وەختێکە من ئەچم بۆ شوێنێک ئەچم بۆ وڵاتێک ئەچم بۆ شوێنێکی تر ئەگە گەلەکەم ژێردەستەی گەلێکی تر بێ من سەرکردەش بم لە لای ئەو گەلە ئەو قەدرم نییە لەبەرەوە چیەکەم هەمیشە هەوڵەدەم گەلەکەم بڵند بێ گەلەکەم بەرز بێ گەلەکەم پێشکەوتوو بێ چونکە ئەبێتە مایەی سەربەرزی و سەربەڵندیش بۆ من لە هەمان کاتیشدا زانە جارێکی تر وابزان گوتم یعنی موسا ئەو هەموو منەتەی بەسەرا دەکا فیرعون دەڵێ ئەلەم نوڕەبیکە فینا وەلیدەن تۆ لە ماڵی ئێمەیە گەورە نەبووی ڕەنگە زۆربەی وڵاتان بەسەرکردە عێراقیەکانش وا بڵێن ئێوە کاتی خۆی لای ئێمە بوون بۆ نمونە ئەلەم نوڕەبیکە فینا وەلیدەن وەلەبیثتە فینا من عمریکە سنین وفعلت فعلتك التي فعلت وأنت من الكافية مشتان موسى چی گوت فەرمووی وتلك نعمة تمنها علي أن عبدت بني إسرائيل بفرعون يقول تو بو من خراب نبويته بو من باش بويته بەڵام ئەی قەومەکەمت چی لێ کردو ئەزێتی قەومەکەمت داوە کەواتە لێرە بەمان دەرکەوت پەیوەندیەک هەیە کە ئەو پەیوەندیە لێن بۆیە یعنی لە هەمان کاتدا یعنی موسا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر لە هەمان کاتدا یعنی تەڵەبی موسا لە خوددا چییە وەحلل بیکەرەوە وەحلل عقدة من لسانی يفقه قولي خوددایە زمانی من بە جۆرێ بکەرەوە ئەگەر گرەیەکی لێدراوە گرێەکەی بکرێتەوە يفقه قولي تا خەڵکەکە لێم تێبکە کەواتە ئەمە چمان پێ دەڵێ مە پێمان دەڵێ دەبێت دوعای سەرکردەی سیاسی و سەرکردەی ڕۆشنبیری و سەرکردەی کۆمەڵایەتی و سەرکردەی ئاینی و ئەم زانستی ئێمە چی بێ بڵێ خوددایە زمانێکم پێ ببەخشە بتوانم قسەکانی خۆم و ناخی خۆم بەگەلی خۆم بگەێنم تا لە یەکتر تێبگەین و تەبابین لەگەڵ یەک ببوو چۆنە جەنابێتە مامۆستا عەدالەت و دادپەروەریش لای سەرکردان و هەمە جووری وەکو ئاماژەژی پێدا چەند بیتە فاکتەرێکی سەرەکی بۆی چەندێک و پەیوەندیەکە گەرم و گرد ناوبەرە هەفوڵاتی و سەرکردەیدا دروست بیتن دەمە عەدالەت هەبیتن ئای چۆن ینی باسمان کرد ینی وەک ڕاستگۆیی ئاین پەروەریە دادپەروەری ئاین پەروەریە کوردایەتیش دەبێ هەروە بێ یعنی هەموو ئەمانە دەبێت بە یەکەوە بەسرا بێتەوە لە ئەنجامدا دڵخۆشکردنی یەکتر دڵخۆشکردنی یەکتر سەرکردەکان گەل دڵخۆش دەکەن گەلیش بە کردەوەکانی سەرکردەکان دڵخۆش بەێ کەواتە مامۆستا ئەم نهات ڕووداوەکە دیتردا جین وەکو بێژن ڕووداوە کۆڕۆنای کە سەر هەلدایە و
هەمی زۆربەی هەرە زۆری جیهانێ vegirtiye ev jî wekû rûdawek em wekû milletê Kurd em çi pêşbîniyek bikein em çi amadekariyek bikein bû vê rûdawê eger dirêjxayan bû دوو ڕۆژ پێشی ئێستا سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان وەڵامی ئەم قسەیدا گوتی کۆرۆنا ئەکسڕی بوو ینی ئەکسڕی ینی ئەشیعی ئەکس بەێ ئەشیع کورد دەڵێ ئەشیع ئەوانە ینی ئەو ئەشیعی کە دەیگرن بۆی ناخی ئینسان چیۆ ببینن گوتی ئەمەی کە ڕوویدا کۆرۆنا ئەو ئەشیعەیە بوو کە هەموو کەم و کورتەکانمانی دەرخست باسی ئەو عەدالەتت کرد گوتی جیهان نەعەدالەتی بەخۆیەوە دەبینێ لە هەموو ئاستەکاندا گوتی بە داتا لە لامە پارەی هەموو جیهان دابەشی دوو بکە ناکاتە 150 لە لای 26 کەسەوتی 26 ئینسان لەسەر گۆی زەوی 26 ئینسان لە کۆی 7 ملیار و 500 میلیۆن 26 ئینسان نیوەی پارەی دنیای لەلایە ئەوە قسەی سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکانە گوتی کەواتە دەبێت بانکی نێودەوڵەتی و سندوقی دراوی نێودەوڵەتی بەخۆی دابچێتەوە عەدالەتێک لە دنیادا بەرقەرار بکە بۆ ئەوەی جیهان بەگشتی لە خۆشی دابشێت ئەم گەلێک جۆرە کوردەواری ئاختنێکا سادە و ساکاران بێژین چاوە خودێ وێ قەبیلکردن یعنی کە ماڵێ سەروەت و سامانی دنیای دابش ببیتە نەکە بکە دوو نیڤەکەوێ بوو 26 کەسار ڕاستە ئەوە خوددا قبولی نییە فەرمووی کەی لا یەکونە دوولەتەن بین الأغنیاء منکم یعنی خوددا بەری ئەوەندە هزار ساڵە وای فەرمووە یعنی خوددا فەرمووی پارە نابێک دوولە یعنی تەداول كي لا يكون دولة بين الأغنياء منكم يعني نابي پارە لە بازنەیەکە لە بینی بەس دەوڵەمەندەکان بخولێتەوە ئێستا پارەکە نیوەی دنیا لە بینی 26 کەسە ئەخولێتەوە کەواتە عەدالەت شێخانی ئێمە عارفانی ئێمە گوتیوانە عەدالەت لەبەر ئەوە کورد گوتوێتی کاسەی پڕ ئاشتی ماڵانە کاتێک کە عەدالەت هەبوو کاسەی هەموو ماڵەکان پڕ بوو هەموو کەس وەکو یەک عەدالەت هەبوو کەواتە ئەم تکارین بێژین تنێ هەبوونا چەمکی عەدالەتێش ڕۆی کرداریڤە ئەتبیتە فاکتەرەوەی چەندێکە پەیوەندیەکە گەرم و گرد ناوبەرە سەرکردەی و هەفڵاتیدا دروست ببیت و ئش هەمی ئالیەکێ بە مەبەست ڕاستە بۆیە دەبینی قازیەکان حاکمەکان دادوەرەکان لە پشتی سەریان نووسیوانە العەدل و ئەساس المولک دادپەروەری بناغەی مڵکدارێتی و بناغەی بەڕێوەبردنی دەوڵەت ئەگەر دومای ئاخفتن مامۆستا سەبارەت ئەف بابەتێ نەهام بەحەسکەین کە چاوە پێشوازی ڕووداوە بکەین ئەم وەکو تاک و وەکو گێل بگشتی و وەکو سەرکردەژی بگشتی ئەم چ ڕێوشینێک بگرینە بەر حتەکو بکارین ئاستێکی پێتەوی دابین سەبارەت وی بابەتەی عارفی کورد مەحوی فەرمووی هەر کەس لە حەزرەتێ بە تەمای حەلی موشکیلە یعنی چی یعنی پەرتەوازە بووینە معنی زمانی مەحوی شەروا بووە دەفەرمێ هەر کەس لە حەزرەتێ بە تەمای حەلی موشکیلە یعنی خەڵک وا دابەش بووە هەر کەس ڕوو لە حەزرەتێکەکە ڕوو لە کەسێکەکە بە تەمای حەلی موشکیلە کەواتە پێویستیمان بەچی هەیە پێویستیمان بەوە هەیە کە ئێستا لە ئاستی زانستی جیهانیدا وا دەڵێن پێویستیمان بەوە هەیە بۆ ئەوەی ئایندە و داهاتوویەکی وەک یەک و هاوبەشمان هەبێ پێویستە مێژوویەکی هاوبەش دروستکەین بۆ ئەوەی ئێستا مێژوویەکی هاوبەشمان بۆ دروست بێ پێویستە زاکیرەیەک و یادگەیەکی هاوبەش دروستکەین یادگە و زاکیرەی هاوبەش بەچی دروستە بێ من و تۆ و فلان و فلان چەند شەڕێک لە بینمان بووە ناخۆشیەک لە بینمان بووە بینی هەردوو حیزبێک بینی هەردوو کەسێک ناخۆشیەک دروست بووە لە مێشکی خۆمانە ئەو شتە ناخۆشانە ئەو ئاریشە و گرفتانە بخەینە لاوە زاکیرەیەکی هاوبەش دروستکەین یادگەیەکی هاوبەش دروستکەین لەسەر خاڵە ئەساسیەکان کە بۆ کوردایەتی سوودی هەیە ئەوجا مێژوویەکی هاوبەش دروستە بێ ئەوجا پاشە ڕۆژێکی هاوبەشیشمان بۆ دروست دەبێ ئەو کات پێکەوە وەکو مەحوی گوتی هەر کەس لە حەزرەتێ بە تەمای حەلی موشکیلە ڕزگارمان دەبێ هەمومان بەکۆ بە تەما دەبین ئەگەر بێ ئاخفتنی بکەینە دوماهی پرسیار مامۆستا ئەف ڕووداوێن نەها ناوە کوردستانی دەهەنە چش ڕووی ئابووری چش ڕووی سیاسی چش ڕووی کومەڵاتی چش ڕووی وەکو بژنێ دیگەل دەور و بەرێن مە بشێوازێکی گشتی مامۆستا و چەند گەشببینی کۆ ئەم وەکو ملەتی کورد ئەلوێ چەندێ بورینین و تێپەڕ ببیتن و سەلامەتی لە دەرباس ببین لە فیزیایە خوێندمان جیاوازی موگناتیس و ئاسن چییە؟ بەێ گوتیان موگناتیسیش هەر ئاسنە
بەڵام بە شێوازێک لە شێوازەکان گەردیلەکانی وا ڕێکخراوە ئەلکترۆن و گەردیلەکانی بە ئاراستەیەکی یەک ئاراستە ڕێکخراون ئیدی سەرێکی پۆزتیو دەبێت و سەرێکی نەگەتیف دەبێت بە موگناتیس بەڵام ئاسنی شەر موگناتیزە بەڵام لەبەر ئەوەی بە ئاراستی جیاجیا کار دەکات نابێت بە موگناتیز هێزی ڕاکێشانی نابێت سەرکردە هێزی ڕاکێشانی هەیەکەواتە بۆ ئەوەی ئاسم بکەی بە موگناتیس دەبێت ئاراستەی گەردیلەکان وەک یەک لێ بکەیت لە ئەنجامدا ئێمە پێویستیمان بەچی هەیە پێویستیمان بە فرەڕەنگی هەیە فرەدەنگی هەیە لە نێو بازنەیەکیشدا دەبێت کۆبینەوە لە شتە سەرێکەکاندا بە یەک ئاراستە کار بکەین. باشە دەستێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس هەر ساخ و سەلامەت بی ئینشاءالله. بینەر و بیسەرێن بەڕێز وی ئاوای دەهینە دومایە خەڵکی و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی کە هین بەشدار بوون گەلمەت بینەریەدا و هیڤیا ماوە مەشیاویتن خزمەتەکە بچیک پێشکەشی هەوێن بەڕێز کردبیتن هەر ساخ و سەلامەت بن خدای مەزن بە بپارێزیتن لە هەر نەخۆشیێکی.